بێگومان مەترسیەکانی جگەرە و ڤیپ و مادە خۆشبەرەکان یەکێکە لەو مەترسیە گەورانە کە زۆرێک لە وڵاتە زلهێزەکانیش پێوەی دەناڵێنن کە دەبێتە هۆی داڕمانی کۆمەلگا و داڕمانی تاکەکان و هێزی گەنجیش نامێنێت لە وڵاتەدا وڵاتەکە بە شێوازە لە شێوازەکان بەرەو لە ناوچوون دەچێتەوە. دا ئێمە باز لە کاریگەریەکانی دەکەین لەسەر کۆمەلگا و لەسەر تاکەکان و بەتایبەت لە کۆمەلگای کوردی دابزانین تا چنێک گرنگە کە ئێمە تاکانمان ڕابین لەسەرەوەی کە دووربکەونەوە لە مادە خراپانە. گفتوگوێم بابەتە دەکەین با میوانداری سەردار لەتیف توێژەری کۆمەڵایەتی کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت و بەسپاسەوە گفتوگوێ لەگەڵ دەکەین. سڵاوت لێبێت کاک سەردار، سپاس دەکەین کە لەگەڵمانایت. با لەو دەست پێ بکەم ئایا تاکەی یاخود کۆمەڵگەیەک دەکرێت بەدەست ئەو مەترسیەوە بناڵێنێت؟ ئایا کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکانیش دەکرێت بڵین بەشێکین لەو مەترسیانە یاخود کەوتونەتە ژێر کاریگەری مەترسی مادەی هۆشبەر و هەروەها جگەرە و ڤیپ؟ بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام. جارێک شتێکە خۆشحاڵم لە هەولێرەوە لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ و هەستیار، ئەویش بابەتی مەسەلەی ڤیپ و جگەرە و مادەی هۆشبەرە. هەڵبەتە بابەتی مەسەلەی مادەی هۆشبەر تەنها کێشەیەکی تەندروستی نییە، بەڵکو ڕەهەندێکی کۆمەڵایەتی و ئاینی هەیە و پەیوەست و پەیوەندە بە داهاتووی گەنجەکانمان. سەبارەت بە پرسیارێکە کردت بە پێناسەیەکی مادەی هۆشبەر یعنی وەڵامت دەمەوە. کاتێک کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێناسی مادەی هۆشبەر دەکەین، دەڵێن ئەو مادانن کە ویستی تاچی ئالوودەبوو تێک دەشتێنێ، کەسەکە لە بەها ئاینی و ڕەوشتەکان دادەماڵدرێت. ئەو کەسێک کە دەبێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر هەموو هەوڵێک ئەدا لە کوشتن، لە دزیکردن، لە پەنابردنە بەرخۆ کوشتن بۆ ئەوەی یان ڕێگایەکی ناشەرعی دەگرێتە بەر بۆ ئەوەی کە بڕێک لە مادەی هۆشبەری دەستکەوێت. جا کەسێک لەو شێوەیە بگرا، بۆ نمونە لە خێزانێکدا هەبێ، بۆ نمونە باوکێک بێت، منداڵێک بێت، باشە دایکێک بێت، چ کاریگەرێکی خراپ لەسەر ئەو خێزان و لەسەر ئەو کۆمەلگایە بەجێدێڵێت. بۆیە بابەتی مەسەلەی مادەی هۆشبەر و بڵێن کاریگەریەکان لەسەر خێزان، لەسەر کۆمەلگا زۆر 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 زۆرن، بە تایبەتی لە ڕوانگە ئینسانی، لە ڕوانگە ئەخلاقی، لە ڕوانگە ئاینیەکەوە. بەڵێ ماوەسە سەردار، جەنابەت ئاگاداری لە قوتابخانەکاندا ینی خەریکە ڤیپ وەمانە بەربڵاوە بێت، دواتە دێنێ سەر ڕۆڵی قوتابخانە و مامۆستا و چاودێریکردنی ئەو بابەتە. بەڵام ڕۆڵی دایک و باوک چیە بێت لە نێو خێزاندا کە زۆر بە وردی لەم سەردەمەی ئێستادا ئاگاداری منداڵەکەی بێت، چ کچ بێت چ کوڕ بێ، دوور بێ لە ڤیپ و جگەرە و بابەتانەی کە بەربڵاو بڕاوکە. من بیستومە لە قوتابخانەدا مادەی هۆشبەری ژیانی ئەر بەجۆ لە جۆرەکان بەکارهێنراوە. پرسیارێکی جوانە مامۆستا دانیار. تەوان تا دوێنێ ئەو کێشە گەورە نەبوو لە هەرێمی کوردستان، بە تایبەتی بەشێک لە تاکانی کۆمەلگا بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون، لە گەورەکان بوون، بەڕاستی وەکو ئەوەی کە دەگوترات پیاوەکان بوون لە تەمەنێکی گەورە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا جێگای مەترسیە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو ئامارانەی هەرچەندە ئامارەش تۆکمەمان نیە لە ڕووەوە، بەڵام بەپێی ئەوانەی تێبینیمان کردووەوە باسە کرێت لە قوتابخانەکان، باشە کچانمان، کوڕانمان، گەنجانمان، یعنی ئەوەی کە باسە کرێت بەشێکی زۆری ژنانیش تووشی مادەی هۆشبەر بوون. بەڕاستی خێزان یەکەم دەواازەی پێگانی کۆمەڵایەتیە لە بۆ تاک، لە بۆ منداڵ، چونکە منداڵ کاتێکە لە دایکە بێ لە خێزانێک پەروەردە دەکرێتن. بێگومان کاریگەری خێزان زۆر زۆر زۆرە لەسەر بۆ نمونە دروستنی کەسایەتێکی تۆکمە لە بۆ منداڵەکەی. ئەوەی کە زۆر گرنگە خێزان لە بەرچاوی بگرێتەوەی کە منداڵەکەی دوور بێت لە مادەی هۆشبەر. لە ڕاستیدا بەشێکی زۆر لە دایکان و باوکان گرنگە هاوڕێ بن لەگەڵ منداڵەکانیان، لە نزیکەوە متابعەی منداڵەکانیان بکەن و هاوڕێی منداڵەکانیشان بناسن. چونکە زۆرێک لە دایکان و باوکان ئەمن ئەگەر تەماشا بکەین، یعنی دوو جۆر توشبوومان هەیە لە هەرێمی کوردستان. توشبووەکمان هەیە کە کەسەکە تووشی مادەی هۆشبەر دەبێت، بۆ نمونە جگەرە کێشاوە، ڤیپی کێشاوە، بە ئاسانی لە بەرچاوی دایک و باوک و ئەوانەی، دواتریش تووشی مادەی هۆشبەر دەبێت و حەزیشی
لەیە کە تووشی مادەی هۆشبەر بێ بەکاردێنی زۆر بە شێوەی ئاسایی بەڵام کەسانێکمان هەیە بەبێ ئاگایی خۆیان بەبێ ویستی خۆیان تووشی مادەی هۆشبەر دەبن کە ئێستا لە چاکسازەکان بە تایبەتی بخۆم کە لە چاکسازی ژنان و منداڵانی هەولێر دەوامەکەم دەیان گەنجمان هەیە بەبێ ئاگایی تووشی مادەی هۆشبەرە بن ینی بۆ نمونە ئەو گەنجە لە ڕێگەی هاوڕێکی خراپیەوە باشە برێشتێکی دراوەتێ یاخود نقلێک ئەمە پێدرێن شەکرۆکە لە هەولێر یاخود لە ڕێگای جگارەیەکەوە تووشی مادەی هۆشبەر بووە بۆیە زۆر گرنگە خێزان بە تایبەتی دایک و باوک لە نزیکەوە هاوڕێی منداڵەکانیان بن و هاوڕێی منداڵەکانیشان بناسن و متابعی منداڵەکانیشان بکەن چۆن کۆمەڵک نیشانە بە دیار دەکەوێت کاتێک کەسێک دەبێتە مادەی هۆشبەر دواتر ئەگەر کاتەبوو باسی ئەو نیشانانە دەکەین. زۆر باشە مامۆستا سەردار دایک و باوکان تا چونە گرنگە لە سەرەتای پێگەیاندن و پەروەردەکردنی منداڵەکانیانەوە ئاشنایان بکەن بە زیانەکانی ئەم جۆرە لە ڤەیپ و جگەرە و مادە هۆشبەرەکان هەندێک دایک و باوک هەیە دەڵێت لە سەرەتای تەمەنیەوە باسی ناکەم کە ئەمە مەترسیدارە و یاخود بابەتێکی لەو جۆرە هەیە بۆی ئاشنا نەبێت پێی دوایتر سەرڕای ئەوەی کە ئەزانێ مەترسیشی هەیە بچێ بەکاری بێنێ ئایا ئەمە بیرکردنەوەیەکی دروستە کە ئێمە بە منداڵەکانمان نەڵێن و یاخود لە کاتی پەروەردەکردنا لە مەترسی ئەمانە ئاگاداریان نەکەینەوە بە مەبەستی ئەوەی کە ئاشنا نەبن پێیان بەڕاستی هۆشیاری گرنگە لەو ڕۆوە بەداخەوە لە ئێستادا بەشێکی زۆر لە دایکان و باوکان لەو ڕۆوە هۆشیار نین بگرە زۆربەی تاکانی کۆمەلگا هەر لە ڕوانگە زیانەکانی لە ڕووی تەندروستی لە ڕووی دارایی لە ڕووی کۆمەڵایەتی چونکە تقریبا بابەتەکە بابەتێکی نوێیە بۆ دوایانە لە هەرێمی کوردستان بۆ شێوازێکی زۆر بڵاو بووە دایکان و باوکان ئەوەی لەسەریانە بەداخەوە یعنی ئێستا زۆرێک لە باوکان جغەرە دەچێشن بۆ بەشێکی لە دایکانی جغەرە دەچێشن بە شێوازێکی دیکە ئەگەر تەماشا بکەین لە سەیران و لە سەفەرەکان ئێستا ئەگەر تەماشا بکەین شێوازی دیکە پێیا بووە وەکو ئەوەی کە شتێکی مۆدرنی پێ دەڵێن ڤەیپە یان بابەتی مەسەلەی نێرگلەیە یعنی تەماشا بکەین زۆربەی سەیرانگاکان بەداخەوە من چەند ڤیدیۆیەکم تەماشا کرد یعنی تا دوێنێ شتێکی عیبە بوو کە کاتێککە لە سەیران لە شوێنێکی گشتی لە باخچەیەک بۆ نمونە بابەتی مەسەلەی شێواز دانانی نێرگلە شێوازی ڤەیپ چێشان بەڵام ئێستا بۆ تشتێکی مۆدرنە بەناوی مۆدرنە تەماشا دەکرێتن کە بەداخەوە ئەو دووکەڵی کە فرێد درێژە هەرێکی زۆر خراپە لە بۆ کاریگەری تەندروستیان کەسەکە بۆ خۆی هەم دەروبەرەکانیشی بۆی ئەمیشە باسەکەم بەڕاستیەکەی باوک ناکرێت قسە لەگەڵ منداڵەکانێکە بەڵکو ڕەوشت و ڕەفتار و هەڵسوکەوتی دایک و باوک ڕاستەخۆ کاریگەری لەسەر منداڵی هەیە بۆ نمونە بەپێی توێژینەوەکان باس لەوە دەکات کە ئەو باوکەی جغارەکێشە ١٩٠ منداڵەکەی بە ئەگەری زۆرەوە تووشی بەکارانی جگارە دەبێتن یا بەکارانی ڤەیپ دەبێتن و بگرە ئەو باوکەی کە بۆ نمونە بە بەردەوامی نێرگلە دەچێشێ بە بەردەوامی لە ماڵەوە ڤەیپ دەچێشێ یان نێرگلی دادەنێ بێگومان کاریگەرێکێکی ڕاستەخۆی هەیە لەسەر منداڵەکانی وا دەکات ئەو منداڵە بەشێک لە نیکۆتینەکەی بەرکەوێت و زۆر جاریش بۆ خۆم بینیمە باوک وەکو هاندانێکی پیاوانە کوڕەکەم ئەوەی کە جغارە بچێشێەوە کەسێکی پیاوانی هەتا لە کۆمەڵگەی کوردی دەزوودا ئەوا باو بووە بەڵام بەداخەوە لە ئێستاشدا ئەو بۆچون و ئەو ئەفکرێ لەناو بەشێک لەناو باوکان داماوەتەوە کە بەڕاستی ئەوە هاندەرێکی ڕاستە خۆی منداڵە بۆ بەکارهێنانی جگەرە ڤەیپ و مادەی هۆشبەر دواتریش بەڵێ خۆی ماوەسا هەر لەسەر ئضافی قسەکانی جەنابی شت کارگەری دەرونیش دروستەکات لەسەر خێزانەکە کاتێ باوکێ کەسێک نێرگلەیەکی دانا و لە نێو ماڵەکەیدا ئەی کێشێت و ئەم مناڵە چاوی لێکە مناڵە سێریەکە یان بەدەر لەوەش لە گەشت و سەیرانەکانمانە بەداخەوتەوە چی گەشتێکەکەی سەیرانێکی خۆشەکەی خێرا ئەم نێرگەلەیەمەش بۆ خۆی کاریگەریە بێت لەسەر ئەوەی کە منداڵ یاخود دەرزەکاری وردە و بچێت بە پیری ئەوە بەهۆی زۆر جابەوەی ئەو بۆنێکی خۆشی لێوەیەت و بۆ نیمی وەیەوانە ئەستەکە ئەمە شتێکی بەچێژە بەبێ گومان ئامادەکەریش دەرونی باشە لە بۆ منداڵەکان بە تایبەتی کاریگەری نیکۆتینەکە مامۆستادانی لەسەر منداڵەکە ڕەنگە بە شێوەیەکی ناڕاستە خۆ هانی بدات کە دۆپامین برژێ کە باس لە دۆپامینەکەن مادەیەکی کیمیاویە لە مێشک بۆ نمونە کەسێک کە نیکۆتینێکی کەم هەڵدەمژێ قەترەیەک لە دۆپامینە دەژێ کە ئەو دۆپامینە بەرپرسە لە بابەتی مەسەلەی چێژ و خۆشی و تام لە ئینسان بۆ نمونە کاتێک کەسێک نیکۆتین هەڵدەمژێ بە شێوەک لە شێوەکان ڕاستە خۆ حەز دەستە جغارە و دواتریش وەکو باسمان کرد ئەگەر
دەرفەت هەبێت بابەتی مەسلەی ڤیپ بابەتی مەسلەی مادە هۆشبەرەکان هەموو کاریگەری ڕاستە خۆی هەیە چونکە وەکو لە ڕوانگە بڵێن زانستێکەوە دیارە بابەتی مەسلەی ئەو دۆپامینە بۆ نمونە کەسێک کاتێک کە یەک جار تەماشای فیلمێکەکە لەوانەیە ئەو فیلمە لە لای خۆش بێت باشە بەڵام کاتێک دووەم جار و سێم جار تەماشای ئەو فیلمە دەکاتن ئەو فیلمە ئەو تام و چێژەی یەکەم جاری نییە لە هەمان کاتدا بابەتی مەسلەی جغارە کێشان بابەتی مەسلەی ڤیپ کێشان بابەتی مەسلەی نێرگلە کێشان بابەتی مەسلەی بەکارهێنانی مادەی هۆشبەر هەموو کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئەو دۆپامینە هەیە چۆن کاتێک مێشک بۆ نمونە زۆر بە بەردەوامی تۆ جغارە کێشی داوا دەکات کە چێژ و خۆشەویستی یان چێژ و خۆشی زیاتر وەربگریت ئەوش وا دەکات کە بۆ نمونە شتێکە تاقی بکەیتەوە وەک باسم کرد ڕەنگە ئەو کەسە لە نیکۆتینێکی بچووک وەرگێکە لە باوچیەوە دواتریش سەرچێشە بۆ جغارە کێشان و بابەتی مەسلەی ڤیپ و بابەتی مەسلەی نێرگلە و کوحوڵ و مادەی هۆشبەر باشە ئەم بابەتانە چۆن کاریگەری لەسەر توانا و داهێنانی تاک ئەکات و دواتریش کاریگەری لەسەر کۆمەڵگە بێگومان پرسیارێکی جوانە یعنی باسی ئەوم کرد کە بەهۆی بەکارهێنانی ئەم مادانە کەسەکە دەبێتە کەسێکی تەمبەڵ تەوەزەڵ فرامۆشکرا و لادەر لە هەست و سۆس باشە هیچ هەست و سۆزێکی نامێنێ و بەڕاستیەکەی لێت ناشارمەوە لە چاکسازەکان دەیان کەس دەستگیرکراون لە قوتابی لە مامۆستای زانکۆ لە کەسی داهێنەر کەوەداخەوە تووشی مادەی هۆشبەر بوون بەڵام بەهۆی بەکارهێنانی ئەو مادەیە بوونەتە کەسانێک کە ڕاستی فرامۆشکراو بوون بەڕاستی کەسانی تەمبەڵ بن کەسانێک بن کە توانای بەڕێوەبردننی ژیانی خۆشیان نەبێتن بۆیە وەکو باسم کرد کە کاتێک تاکێکی لەو جۆرە لە ناو خێزانێک هەبێت کە ئەو کەسە باوکێک بێت کاریگەرێکی خراپ لەسەر منداڵەکان دروست دەکات بەڕاستیەکەی زۆر جاری وهە بۆ بەهۆی ئەو بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانەوە یعنی خێزان لێک ترازاوە بە تەواوەتی بە تایبەتی کاتێک کە ئافرەتێکی پابند بەلایانی ئاینی و ئەخلاقی پەروەردەیی دەبینی مێردەکەی تووشی مادەی هۆشبەر بووە ئامادەی لای ئەو پیاوە ببینێتەوە کە ئەو پیاوەش ئامادەی دەستبەرداری مادەی هۆشبەر بێت چونکە ئەگەر باس بکەن چەند قۆناغێکی مادەی هۆشبەرمان هەیە کە کاتێک کەسەکە تووشی مادەی هۆشبەر بێ بۆ نمونە بابەتی مەسەلەی ئالوودەبوون کە بۆ نمونە بابەتێکە یا قۆناغێکە زۆر هەستیارە کاتێک کەسەکە دەگاتە ئەو قۆناغە ناتوانێت بە ئاسانی وازی لێبێنێ کاتێک گەیشتە ئەو قۆناغەش بەردەوام کەسەکە بە دوو مادەی هۆشبەرەوەیە و هەوڵەدا لە هەر ڕێچکەوەکەوە بێ لە هەر شوێنێکەوە بێ لە هەر جێگایەکەوە بێ بە هەر شێوەیەکی ناشەرعیش بێ ڕەدەستی بێنێ کە ئەو شێوازەوە دەکات ژیانی تاک و کۆمەلگا و خێزان و بە تایبەتی خێزان کە کەسانی بەرپرسیەکە من شیرازەی خێزان بە تەواوەتی لێ هەڵوەشێنێتەوە و کاریگەری سەر کۆمەلگاشە بێتن وڵێ ماوەسا لە چوارچێوەی منداڵ و خێزاندا شتێکی دیکە هەیە کە زۆر ناشرینەوەیە کە ئەم باوکە یاخود ئەم برا گەورەیە یاخود هەندێک جار دایکیش ئەماکە بە منداڵەکەی نێرگەلەکە مەسەرەن ئامادە ئەکات یان ئەڵێ بڕۆ لە مارکێتەکە جگەرەم بۆ بێنەیان زۆر شتی دیکە ئەمەش تا چەند گرنگە خێزان ئاگاداری بێت ئەم منداڵە ینی وا هەز نەکات کە توش نابێت یاخود کە تووشیشە بێت ئەم دایک و باوکە بە خێرایی لێ تووڕابن حاسەبەیەکە لە کاتێکە خۆیان ڕێنمونیان کردو کە بڕێوات ئەم شتە ئامادە بکات و ئەم شتە بکرێت و بەپێی توێژینەوەکان سەتان نۆهەتی ئەو منداڵانەی کە باوچیان جغارە کێشە بێگومان منداڵەکانیش دەبنە جغارە کێش بە هەر هۆکارێک لە هەوکارەکان بێ بێگومان کاتێک کە باوکێک منداڵەکەی بەکاردێنێ باشە لە بۆ ئەوەیەکە بچێت تامی ڤیپی بۆ بکرێ بچێت پاکەتشی بۆ بکرێ بچێت هەر شتێک لەو شتانێک کە هەیە بۆی بکرێت بێگومان ئەوە ڕاستەخۆ هاندەرەوەی کە ئەو منداڵە ئەو بربەستە دەرونەی کە هەی بووە وەکو جەنابشت باست کرد تێک بشکێندرێت و بە ئاسانی بتوانێت بچێتە دوکانێک بچێت شوێنێک بستە جێگایەک بابەتی مەسەلەی ڤیپ و بابەتی مەسەلەی جغارە و بابەتی مەسەلەی مادەی هۆشبەری دەست بکەوێت دواترش بەڕاستەکەی من باسم کرد پەروەردە قسە نییە پەروەردە کردارە کاتێک کە باوکێک بە منداڵەکەی دەڵێ کوڕم جغارە مەچەشە خراپە بخۆشی فیت و هۆری جغارەتی بێگومان منداڵەکە باشە بە قسەی ناکە ڕفتاری بابەکە دەبینێت کە کاتێک باوکە جغارە دەچێشێ حتمما تەبعی منداڵ وایە کە لاسایی کەرەوەیە زیاتر نەک ئەوەی کە ئامۆژگاریە بگرێت بۆیە کام وایە دایکان و باوکان زۆر بە بابەتێکی مەسەر بەلانی هەستەوەری و ڕفتار لەسەر ئەو بابەتە بکەن چونکە کاتێک تۆ منداڵەکە دەنێری لە بۆ بابەتی مەسەلەی کڕینی ئەو شتانە زۆر ئاساییە کە ئەو ڕۆبۆ تۆ دەکرێت بەیانیش بۆ خۆی بکرێتەوە
زۆر باشە مامۆستا سەردار چەندێک لایەنی پەروەردەی خێزانی و لایەنی ناوەندەکانی خوێندن گرنگن ئەوەندەش گرنگە کە حکوومەت یاسایەکی تایبەت دابنێت و هەروەها سزای ئەو کەسانە بدات کە بازرگانی بەم جۆرە مادانەوە ئەکەن. ئایا ئەرکی حکوومەت لەم نێوەندەدا پێویستە چۆن بێت وە چۆن ڕۆڵ بگێڕێت لەم کاتانەدا؟ زۆر پرسیارێکی جوانە لە ڕاستیدا ئەگەر تا بەیانی خێزانێکی تۆکمەت هەبێ خێزانێکی باشت هەبێ باشە باوکەکی باش دایکێکی باش بێگومان ئەو منداڵە دەچێتە دەرێ لە کۆمەلگا ژنگەی پێگەیاندنی کۆمەڵاتیمان هەیە مە خێزانە دواتریش کۆمەلگایە بۆ نمونە قوتابخانەیە ژینگەی دەرەوەیە دام و دەستگای حکوومەتن کە ئەوانە هەموو بەرپرسیارن لە پاراستنی منداڵ ئەولانە کە هەن لە پاراستنی منداڵ باش شێوەک لە شێوەکان تو ئەگەر تا بەیانی وەکو باسم کرد لە خانەوەدەکی باش پەروەردەکی باشی منداڵەکەت کرد بەڵام کاتێک منداڵەکەت چۆ دەرێ باشە بابەتی مەسلەی دەستکەوتنی مادەی هۆشبەر ئاسان بوو بابەتی دەستکەوتنی ڤەیپ و نێرگلە لە کۆڕانەکان و لە بۆ نمونە کافتیرەکان بە ئاسانی ڕێپێدرا ینی لە زۆربەی وڵاتان دەبینین ئەو منداڵانەی کە تەمەنیان نەگەشتە 18 ساڵی ناتوان بە ئاسانی بابەتی مەسلەی ڤەیپیش دەستیان بکەوێت نەک مادەی هۆشبەر بەڵام بەداخەوە لە ئێستادا کۆمەڵێک گروپی مافیایی گەورە دروست بوون باشە لە بیرمان نەچێت دوای بابەتی مەسلەی نەوت و چەک بازرگانی نەوت و چەک بابەتی مەسلەی مادەی هۆشبەر بە پلەی سێم دێ دەستکەوتێکی زۆری مادی هەیە لە بۆ ئەو بازرگانە چاوچنۆکانە کە بەداخەوە هەموو شتێک دەکەن لە ئەوەی کە پارەیەکی زۆرتر و زۆرتریان دەست بکەوێت بێگومان لەسەر حسابی چێ لەسەر حسابی منداڵی من و منداڵی تاکانی ئەو کۆمەلگایە بۆیە زۆر زۆر گرنگە بەڕاستیەکەی یاسایەکمان هەیە یاسای ساڵی 2020 کە لە هەرێمی لە پەروەردەی کوردستان دەرچووە هەرچەندە لەوێدا کۆمەڵێک ڕێکار و بابەتی مەسەلەی یاسایی توند هەیە دەگیرێتە بەر بەڵام ئایا لە شێوازی پیادەکردنی تا چەندە پابەندی ئەو یاسا دەبین ئەوە دیار نییە دەکرێت ئەو یاسایە بەڕاستیەکەی لە بەرژەوەندی ئەوانەی کە بەکارهێنەرن وەکو نەخۆش سیر بکرێن و سنتەری شاندنەوەی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر لە پارێزەکانی کوردستان ئیشی لەسەر بکرێتن ئێستا خۆشبەختانە هەمانە بۆ نمونە لە چاکسازەکان سنتەری ئاڵدەبوانی مادەی هۆشبەرمان هەیە بەڵام تۆزێک باواقعی بە شێوەیەکی باش نییە بە شێوەیەک نییە کە بتوانی نەخۆشی تێدا بخەوێنی نەخۆشی تێدا چارەسەر بکەیت پزیشکی تایبەتی خۆی هەبێ لە لەلایەن جەستەی لەلایەنی دەرونی زۆر گرنگە بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە سنتەری تایبەتمان هەبێ لە شوێنی تایبەت دابدرێن چونکە بەڕاستی بەپێی پۆلینەکان وەپێی ئەوەی کە تەخمین کراون ئەو سنتەران دەبی لە دەرەوەی شار بن لە شوێنێک بن کە شوێنێکی فراوانی سەوزایی بێ شوێنێک بێ کە بتواندرێت کەسانی ئاڵدەبوانی مادەی هۆشبەر تێدا بخەوێندرێن لەوێت چاکسازە لەسەر بکرێتن بابەتی مەسەلە قانونەکەش بەڕاستی لە بۆ ئەو کەسانێک کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکرێت تون بکرێت و بەڕاستەکەی بە هیچ شێوەیەک دەرچوونیان نەبێت لە یاسا و حەق و مافی یاسایی خەڵکیان لێوە بگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەردار لەتی توێژەری کۆمەڵایەتی بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە و زۆر سپاس بۆم دەرفەتە بە ئێمە و بینەرەکان بەخشی.